ئەوە غەراز ناماڵە نیوەی زیاتر لە شێر شەفڵ و بلۆکایە بردویانە بۆ خڕە هنر مجال هنر مجال چای منی براکەم ئەو با خانەکەیە خێزانەکەم تیابی و پۆلیسەکان هاتنە سەرەوە بلۆکانیان لادا چادرەکانەدا خەڵکی بکرێت دەبان سەریا شۆفەڵەکان هەور دەمە شۆفەڵەکە لێ بدەن خێزانەکەم نەوتی کردەبان خۆیان بینیتانە ئەوە بانی خانیەکەی بان خانەکەی منە ئەوە چینکۆکانە برای خۆم ئەوەتانی